بەشەی بەرنامەکەمانە میواندارێتی دوو مێرد منداڵی ئازیزمان کردووە کە ئەمان توانیویانە لە پاڵەوانێتیەک بۆ هەڵبژاردەی وەرزشی تێنسی سەرمێز لە ئاستە تەمەنیەکان لە عێراقا بتوانن ئەمان سەرکەوتوو بن و لە ڕیزی ئەو هەشت یاریزانە هەڵبژاردەیە بن کە ئێستا لە ئاستی عێراقا ئەمان وەکو یاریزان مامەڵیان لەگەڵاکرێت و بە پاڵەوانەتیەکانی دەرەوە ئەمان ئەنێردرن. جا قساکەین لەسەر ئەم سەرکەوتنە جوانەی ئەم دوو مێرد منداڵە لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانەوە هەروەها میواندارەتی ڕاهێنەرەکەشیان نمان کردووە بۆی کە بزانین بەڕێزیان چۆن باسی ئەم پاڵەوانەتیاکەن و هەروەها باسی ڕاهێنانی وەرزشوانەکانەکەن. هەر بۆیە ئەڕۆمە لای هەرێک لە ئازیزان بەڕێز هەردی ئەحمەد با بڵێن ڕاهێنەری ئاستە تەمەنیەکانن و هەریەک لە یاریزانە جوانەکان نەسیم نەهرۆ و محەممەد دلاوەر کە بە هەماش ئاماژەم بۆ کرد یاریزانی تۆپی سەرمێزی ئاستی خۆنچەند. زۆر زۆر بەخێراتن. سپاس بۆ ئێوە پیرۆزیشتان بێ ئەم سەرکەوتنە جوانە. هەر سەرەتا با بێمە لای مامۆستا هەردی. مامۆستا هەردی پێم خۆشە بە ڕێزت باسی پاڵەوانەتیەکە زیاتر بکەیت و ئەوەی کە بەشداربووەکان کێبوون تا چەند یاریزانی ئەم با بڵێن منداڵە جوانانە لەوێ ڕکابەرەکانیان ڕکابەری چڕۆپڕ بوون ئەمە لە با بڵێن پاڵەوانەتێکی زۆر بەهێزە توانیان لەم سەرکەوتنەوە دەست بێنن. پێشێکی سپاسی کەناڵی کورساتەکەم بۆم بەسەرکردنەوەیە و بەنامی ڕۆژێکی نوێ یەکێتی تۆپی سەرمێزی عێراق هەموو ساڵێ پاڵاوتن بۆ ئەرزانەکانی تۆپی سەرمێز دەکات بۆ ئەوەی هەڵبژاردەی عێراق دروستکات. لە مانگی یەک پاڵەوانێتێکە کرا لە شاری بەغداد لە ئەسەر ئاستی خونچەکان کە ئەم دو یاریزانە بەشدار بوون 23 یاریزان بەشدار بوو کە زۆرترین یاریزان بوو لەو تەمەنەیە 23 یاریزان کاکە نەسیم و کاکە محەممەد توانیان لەو 23 یاریزانە بچنە خولی هەشتەوە. لەم 23 یاریزانە تەنیا دوانیان لە هەرێمی کوردستانەوە ڕشتمون یاریزانی کەشیتیایە هەر لە سلێمانی لەسەر ئاسی هەڵبژاردی کوردستان لە تۆپی سەرمێزە ئەم جارە پشکی شێر لە تۆپی سەرمێزە بۆ هەڵبژاردی عێراق بە شاری سلێمانی کەوتووە کە زۆرترین یاریزان لە هەڵبژاردی عێراق لە شاری سلێمانی خۆشبەختانە. باڵێ کاتە 23 یاریزان هەبوو لە پاڵەوانەتیەکەیە پەشی خونچەکان لە تیپەکان بڵێن بێچۆ شێرانی یاریزانی کە هەبووە لە ئاستی تازە پێکەشتوان یاریزانی کە هەبووە لە ئاستی کچان هەبووە ئەمانە هەمووی لە شاری سلێمانی سەرکەوتن بۆ ئازادیان لە ئاستی کچان و تازە پێگەشتوان و بێچۆ شێران و خونچەکانیش. باشە کاتە با بێنە سەر ئاستی نەسیم و هەروەها محەممەد باسێکی ئاستی ئەمان مامە بۆ بکەی لە پاڵەوانەتیەکەیە. نەسیم و محەممەد تەمەنیان نەسیم ماڵیدی 2012 محەممەدیش 2013 لە کۆی 23 خونچەی عێراق کە هەموو عێراقا توانیان بگەنە خولی هەشتی ئەو پاڵاوتنە. خولی هەشتی پاڵاوتنەکەش وا ئیشان لەگەڵەکرێت کە ئەمانەی تر لە هەڵبژاردەی عێراقان کاکە نەسیم پێنجەم بووە کاکە محەممەد حوتەم بووە وا ئیشان لەگەڵ لە یەکێتی تۆپی سەرمێز عێراق ئیتر ئەمان لە ضمنی هەڵبژاردەی عێراقان بۆ بتوڵاتی دەرەوە بۆ مەعسکەرات و بۆ یاریەکانی هەڵبژاردەی عێراق. باش با بچینە لای نەسیم و هەروەها محەممەد. نەسیم گیان زۆر زۆر بەخێر بێت پیرۆز بێم سەرکەوتنە باسێکمان بۆ بکە چەندێکە تۆ وەرزشی تەنسی سەرمێز ئەەکەی؟ نزیکەی 2 ساڵە. چۆن محەزە لە وەرزشەکە کرد؟ وەڵایی دایک و باوکم مدەریبەکەم هانیان ناوم بۆ ئەوەی بگەمە ئەم ئاستە و زۆر سپاسیانەکەم. نزیکەی 2 ساڵە وەرزشەکەم وەرزشی تۆپی سەرمێز. سەخت بوو پاڵەوانێتیەکە ئەو کەسانی بەری کەوتید زۆر بەهێز بوون؟ وەڵایی هەنێکیان بەهێز بوون ئاڕۆڵا. چەند یاریت کرد لە پاڵەوانەتیەکەیە لە بەغا؟ وەڵایی نازانم بەس زۆرم لەبیرت نییە؟ ناوەڵە. باشە سەخت بوو خۆ ئامادەکردن بۆ پاڵەوانێتیەکە زۆر ڕاهێنانت ئەکرد؟ وەڵایی هەفتەی 3 ڕۆژ ئەمان کرد کاتی داوام و ئەو کاتی داواممان نەبوو 4 ڕۆژ. کاتە تۆ مەکتەبیشت هەیە؟ باشە سەخت نییە هەم ئەوەی کە سعی ئەەکەی هەمیش لەگەڵ یا وەرزشەکە و ڕاهێنانیش ئەەکەی؟ وەڵایی بەروەڵە سەختە بەزە بێ لەگەڵ یێڕابی. ئەی دەرسەکانت چانە لە مەکتەبە باشی؟ بەزای بوونی باشی؟ دایک و باوکت ڕازین لە دەرەجەکانە؟ ناوەڵە. دەی لەخوا بەزیابێ. محەممەد گیان زۆر بەخێر بێ سەرکەوتوو بیت. تۆ باسێکیمان بۆ بکەیت چەند ساڵە وەرزش ئەەکەی تۆپی؟ من نزیکە 1 ساڵ وەرزشەکەم
لەگەڵ ڕاهێنانەکەمانە زۆر هیلاوە لەگەڵمانە لەگەڵ دایک باوکمانە زۆر سپاسیانەکەین. یەخوا دەستی ئەوانیش خۆش بێ. تۆ باسێکمان بوو کە ڕکابەرەکانت تا چەند بەهێز بوون لە پاڵەوانەتیەکەیە؟ باش بوون. باش بوون؟ یعنی تۆ لەوان زۆر باشتر بووی وایە؟ پێم بڵێ بزانم تۆ لەبیرتە چەند یاریت کرد لە پاڵەوانەتیەکە؟ من نا لەبیرە نییە. ئەی کاتێک کە خۆت ئامادا کرد بۆ پاڵەوانەتیەکە تۆ چەندێک کاتت دائنا چەند سەعات ڕۆژێک ڕاهێنانە ئەکرد؟ 3 ساعت یاریەکەین. 3 ساعت یاریتە کرد؟ بەڵێ. مامۆستا ڕۆژانی دیکە بەدەر لە کاتێکە خۆیان بە پاڵەوانەتێکە ئاماداکەن ئەمان کات ژمێرەکان کە دایانێن بۆ ڕاهێنانەکان چۆنە؟ بەڵێ ئەمان کاتی مەکتەب ئەو ڕۆژانەی بەیانیانن ئێمە دوای نیۆڕان تەمینەکەین هەموو هەفتە سێ ڕۆژی بەیانیانەکانیان ئەو سێ ڕۆژەی تەمینەکەین سێ ڕۆژی نیۆڕەکانی شایانتر مەجال نیە بەس دەکاتی عوتڵاتە ئەمە 4 ڕۆژ تەمینەکەین لە سەعات 2 تقریبی 3 ساعت و نیو تەمینەکەین لە هۆڵەکانە تر هەرەوەنێ. باشە بۆ تەمەنی ئەمان ئیمکانیەتەکان چۆنە؟ وڵی ئەمان خۆی تەمەنی تۆپی سەر مێزە بێت مناڵ بێت کە وەرەگیرێت لەبەرەوەی لە چەند ساڵەوە وەرئەگرن ئەوە؟ لە یەکی پیدایەوە باشە بۆ تۆپی سەرمێت چکە ئەگەر لێوە وەرنەگیرێت تۆپی سەرمێت تۆزە قورسە چکە لە مەکتەبەکانە تۆپی مێز دانەنراوە و ئەم شتانە لە نادیەکان نایە تۆزە قورسە بێ مناڵێکی پیدایەوە دەست پێ بکات چکە لە تەمەنی گەورەوە دەست پێ بکات بۆ هەڵبژاردەکانی عێراق باش نییە و دواکەوێت لە یاریەکە. باشە یاریزانێک ئێوە بە چییە ئەزانن ئەمە بۆ ئەم وەرزشە گونجاوە یاننا؟ ئەبێ تایبەتمەندێکی هەر مناڵی تیاابێ هەر مناڵ کە بیدایەت لەگەڵ کەس و کاری ئاڵە من حەز نە تۆپی سەر مێزەم پێڵم ئەڵم خۆت ئەم یارێت هەڵبژاردووە دایک و باوکە بێتی ناوەڵاڵە خۆم هەڵمژاردو بەسی تر مناڵ خۆی دیارەکەێتە سەر مێزەکە دەسوپلی دیارە مناڵە مۆهیبەیەکی تیا بێ بەشت کاتە بێ دەستی خێرا بێت و بەڵێتر خۆی یاریزانی دنیا تەمینی پێەکەی هەر نابێ یاریزان چکە ئەو مۆهیبەیتیانێ بەس هەن یاریزانیا لە بیدایەت و مۆهیبەکەی تیا و زوو مەراحیلەکان بێت وەکاتە هەڵبژاردی عێراق. باشە باسێوەز کرد هەندێک جار دایک و باوکەکان خۆیان حەزیانتیایە بۆیە منداڵەکان هێنن بۆ ئەم وەرزشە تا چەند بەڕاستی بینیتە پشتیوانی دایک و باوکی ئێمە بۆ ئەم وەرزشە هەبێت لانەی بە عکسیشەوە هەبێت مناڵی وا حەزکا بە وەرزشەکە بەڵام دایک و باوکەکە بڵێ ئەم وەرزشە لە لای خۆمان باو نییە حەزی لێ نەبێ پشتیوانی نەکە ئەمە تا چەند بینڕەوە وڵا ئەوە زۆر مناڵ هاتووە لەگە کە دایک و باوکی هاتۆتە هۆڵەکەەوە وتێتی من حەزم لە تێنسە کوڕۆتی کوڕم بابوو بم بۆ کاراتیەکە ئەو دی باشە باوکە ژیان حەزم لە تێنسە ئێدە کاکە باشە لە تێنسەکە دایناوە ئێتە مناڵەکە خۆی حەزی خولای تێنسەکەەوە بەس لا کە سوکارەکە جاروواڵە باسیم بۆ یاری شاق یا بالە یا باسکە مناڵەکە خۆی هەڵی بژات دیارە لە یوتوب لە شوێنە دیوێتی بەس ئەگەر لە مەکتەبەکانە قوتابخانەکانە مێز هەبێت ئەوە زۆر باشە بۆ پێشخستنی تۆپی سەر مێز لە کوردستان سلەیمانیشدا. کاتەمە وەرزشێکە کە ئەگەر لە ڕووی داراییەوە هەرچەند خانەوادەکان توانیان ئەتوانن ئیمکانیەتەکەی لە ماڵی شۆ دابین بکەن مێزەکە دوو ڕاکەتە تۆپێکە وایە بەڵێ ئێستا ماڵی کاک محەممەد باوکی مێزێکی بۆ کڕێ لە هۆڵەکە بۆی داناوە چکە خوشکەکەش یار هەڵبژاردی عێراقە ئی بە خۆشحاڵیەوە وڵایتر مێزێکیان بۆ داناوە خۆیان لە ماڵ باوک شێر خۆشی حەزی لە تێنسە زۆر بەڕاستی یارمەتی کاکە حەمایە. کاک محەممەد لە ماڵەوە لەگەڵ کێ ڕاهێنانەکەی مادام کە لە ماڵیشە ئیمکانیەتتان هەیە لەگەڵ باوکت لەگەڵ خوشکەکەت ئەو لە تۆ گەورەترە؟ بەڵێ. باشە پێم بڵێ بزانم کاتێک کە تۆ لە ماڵەوە ڕاهێنانەکەن بێکەوە ئەمە یارمەتی داویت بۆی کە ئەوانەی تر حەزت لە وەرزشەکە بێ باشتر بیتایە؟ بەڵێ. ڕۆژی چەند ساعت لە ماڵەوە ڕاهێنانەکەن بێکەوە؟ هەڵا هەر ڕۆژی و ساعتێکە. باشە نەسیم تۆ پێم بڵێ ئەوە محەممەد لەگەڵ خوشکەکە لە ماڵەوە ڕاهێنانەکە تۆ حەزەکەی لەگەڵ کێ ڕاهێنان بکەیت؟ لەگەڵ باوکمە لەگەڵ دەریبەکەم و باوک. باشە یەک تۆز ئەگەر دەنگت بەرزتر بکەیتەوە لە کاتێکە جوابێتەوە پێم بڵێ بزانم خۆشە ئەوەی کە کەسێکیش لە ماڵەوە یاریت لەگەڵا بکە ئەوەنەی تر یارمەتی دەرت ئەبێ هاندەرت ئەبێ؟ بەڵێ زۆر وڵا زۆر خۆش دەستیان باوکی نەسیم مامۆسای وەرزشە و ڕاهێنەری بالەشە لە
حەکەمی نێودەوڵەتی تێنسیشە تۆپی سەرمێز کاتە بە خۆشحاڵیەوە ئەبینین ئەم پشتیوانیە هەر لە نێو ماڵەکانەوە هاتووە وایە مامۆستا بەڵێ بەتاکید یاریزانانی پێشمەرگەر لە پێشووتریشە پار لەسەر ئاستی کشان لە یانەکانی عێراق توانیمانە پلە یەکەم بەدەست بێنین چەندین یاریزانی کەمان لە هەڵبژاردی عێراق بووە لەوانە ئاریا بەڵێن ئارین بەڵێن سەلاح مەبەز ڕەوف شاکۆ یەکێکە لە یاریزانە باشەکان ترم دوانەشمانەیە و خوا بەزیابێ مادام ئێستا ئەمان هەڵبژاردەی عێراقن ڕاهێنانەکان هەر لە سلێمانی ئەنجامەدەنیان ئەگەر پاڵەوانێتێکی دەرەوە هەبێت ئەمان ئەچنە بەغا لەوێ ڕاهێنانیان لەسەر ئەنجامەدرێت وڵی بۆ بتوڵا دەستنە بەغا بەت بۆ ڕاهێنارەکان هەر لە شای سلێمانەکە لە هۆڵەکەی خۆمان لایانی پێشمەرگە باشە کاتەمە ئەرکی ڕاهێنەرەکانی ئێمە قورستر ناکە چۆن یعنی مادام ئێوە ئەبێت ئەمان پەروەردە بکەن بۆ پاڵەوانێتێک بۆ نمونە لە دەرەوە تەبعاً ئاستی بەرزترە قورسترە یاریەکان ئەمە وا ناکات ڕاهێنەرەکانی ئێمە بە بەڕێزی شتەوە ئەرکەکە قورستر بێ بە دووادا چوون ناچار بێ زیاتر بکە بۆی کە مناڵەکان باشتر پێ بگەینێ خۆی زۆر قورسانی تۆ ڕۆژانە لە هۆڵەکەی خۆتا ڕاهێنام بکەیت احتیکاک بکەی باشتر بچیتە هۆڵێککە بچیتە شارێککە بەس بەهۆی زۆرۆفی ئەمنی و ڕێگە و بانەوەی مە ناتوانین ئەوە نەهاتوچەی بەغا بکەین چین لێ تەمرینکەین و بینەوە مەعسکەراتکەین لەبەر ئەو شتانەیەگینا بەس بۆ بتوڵا دەچینەوە ئەو کە ئەچیتە ئەوێش شتەکە نامۆی یارزانەکان لات نامۆن لەگەڵیان یاریت نەکورۆ زۆر بەس ئەگەر احتیکاک هەبێ بڵێ ئێمە بچین بۆ بەغات بۆ مەعسکەرێک مانگێ لێبین و مەعسکەراتکەین و دوای بینەوە بۆ شاری سلێمانی ئەوە زۆر باشە بۆ یارزانەکە ئەمەش کاگنەسیمە ڕکابەرەکەیەتی ئەوەی بەڵێەوە یارزانی نادی غازی جنوبە ئەوەش کاگە هەمەیە لە بتوڵەی شاری سلێمانی توانی پلەی یەکەم بەدەست بێنێ لەسەر ئاسی خونچەکان ئەی سەرکەوتو بنیاخوا مامۆستا هەردی پێم خۆشە بە ڕێزت باس لەسەر ئەمە بکەیت کە لەگەڵەوەی کە وێنەکان ئەبینین کە بەڕێوەچوونی یاریەکانە لە پاڵەوانەتێکە بێگومان ئەزانین کە ئەگەر بۆ نمونە کەسێکی تەمەن گەورە بێت کە یاری هەبێت خۆیدا ئەنیشە لەگەڵ ڕاهێنەرەکە ڤیددیۆکانی ئەو یاریزانە کە ڕکابەرەتی بەیەکەوە ئەیبینن بزانن بە چه شێوەیە یاریەکە بۆ منداڵەکان کە ئەمە تەمەنیان مناڵترە بە چ شێوەیە کە ئێوە خۆتان پێشوەختە ئەبێت ئەو یاریانە ببینن چۆنە ئەمە بۆ ئەوەی کە بۆ یاریە کە دا ئەنرێت خۆی حازر بکە ئەو یاریزانە پێش بتوڵەکە بڵین قورعیان بۆ کە یاریزانەکان ئەڵێ بڵین نەسیم لەگەڵ ئەو فلان و فلان فلان یاریەکات ئێمە ئاسی یاریزانەکەمان لەبەرە بڵین ئەو نادیە بڵین جۆری یاریکردنی نەسیم محەبەبە دیوێکی زبرە پێڵین بە چ شێوازی لەگەڵ یارزانی بەرامبەر یاریکە بۆی لێ بێتەوە کاکە هەمەش یارزانێکی هجومیە تەمەنی بچووکە ینی ساڵێکی کەش هەمە ئەتوانێت لەو ئاستی خونچانە یاریکات و ئیشەڵا ئەم ساڵێککە یەکەم و دووەم لە یەکەم و دووەمی ئەبێت هجومی یعنی چۆنەکە یعنی هەردوو دیوی سافە ڕەکتەکەی بەس کاکە نەسیم دیوێکیانی زبرە دەنکەکانی مەتاڵەکە زبرە ئەمە جیایەکات جیایەکاتەوە ئەمە دیفاعی پێڵن کاکە نەسیم ئەو هجومیە ئەمە خۆیان هەڵی ئەبژێرن ئێوە بۆیان هەڵ بژێرن خۆی توانای یاریزانەکەی چۆنە ئەمە ئێمە یاریزانەکان نەبینین کەیتە لە ئەمەتر ئاسی یاریزانەکە دیارە ئەم یاریزانە بۆ دیفاعی باشە ئەو یاریزانیکەیان بۆ هجومی باشە ئیتراوایە ئەمە هەر بە تاکە کەسیش ئەمان یاری ئەەکەن یان جووت جووت تۆ بیسەرمێتین فیرەقیشیە سێ کەس لەگەڵ سێ کەسی ئەو لە یاریەکات فەردیشیە زەوجیشمانەیە دوو کەس دەسەر مێزەکە دوو کەس لەلا دوو کەس لەولا ئەمان بە تاکە کەسی بە ئەمان فەردیە بەڵێ باشە جا ئێستا مادام کە باس لەسەر ئەمە کراکە تۆ هجومی بووی وایە کاک محەممەد پێم بڵە بزانم تۆ بۆ ئەوەی کە ئەوەنەی تر لە وەرزشەکە تا سەرکەوتو بیت سەیری یاری ئەو یاریزانە بەناوبانگەکانەکەی بەڵێ سەیر کاتە متابعی ئەوە شەکەی بۆ نمونە پاڵەوانە تێک لەسەر ئاستی جیهانا بەڕێوە بچێ کێ بردوویەتەوە کە یەکەم یاریزانە لە ئاستی جیهان وایە کەس ئەناسی لە بوارەکەی خۆتا یاریزانی زۆر زە بەناوبانگ زۆر بەناوبانگ کەسێکە یاریزانەکە لە وەرزشەکەی خۆتا حەسکەی ڕۆژێک لە ڕۆژان ئیشەڵڵا تۆژوەکە ئەو ناوبانگت هەبێ بەڵێ کام یاریزانەیە حەزت لێ وەک ئەو بیت زۆر بەناوبانگە ناوی چیە ناوی زانێ ئینگلیزە لە ئینگلیزە لە بریتانیایە ناوی چییە ناوی دەزانی فرانسیسکۆ ئیشەڵڵا ڕۆژێک لە ڕۆژان تۆژوەکوبی تۆ چی نەسیم حەزەکە یاریزانێک وەکو ئەو بیت بەناوبانگی یاد هەر بەشی یان هاوڕای وەکو وڵای من حەزم ماڵۆنگ
حەز لە کێیە؟ ماڵۆنگ ماڵۆن ماڵ ئەو لە چ وڵاتێکە؟ ئەو چین چین؟ ماڵ خۆی هەر پێم وابێ ڕۆژهەڵاتی ئاسیا یان بەتایبەت چین ئەم وڵاتانە زۆر پێشکەوتون لەم وەرزشەیە بەڕاستی سین کۆنتۆلی وڵاتەکانی کردووە هەموو ساڵی یەکەم وایە دوایەوە ئەڵمانیا دوایەوەی تر پورتوگالە دوایەوە لەسەر ئاسی فەردی بەرازیل هەیە یازانێکی میسڕیمان هەیە ئەمەڕاستەر ئەوەی شاکە شڵا ڕۆژێک لە ڕۆژان ئەم یاریزانانەی یاژانەکانی هەڵژاتی عراقیش باشن ئەساسی غەربی ئاسیا توانیانە پلە یەکەم بەدەست بێن باشە بۆ ئاستی ئەمان تا چەند ئیمکانیت ڕەخساوە تا چەند هاوکاری و پاڵپشتیانەکەن ئەگەر پاڵەوانێتێک بەڕێواچێت بەڵێ بەنسبە دیانەکەمان یانی پێشمەرگە درێخی نەکردو بەخۆش هەموو کاتی هاوکاری بەتایبەتی تۆپی سەرمێزی کردو و سوپاسی دەستەی کاژێڕیانەکە مەکەم کە بۆ تۆپی سەرمێز درێخیان نەکردو و هەموو کاتێ پاڵپشت مامون بۆ پاڵەوانەکەەکان باش مامۆستا هەردی لە قسەکانە باسی ئەوەت کرد لە پۆلی یەکەوە ئیتر ئەتوانن مناڵ بهێنرێتە لای ئەوە وەریان ئەگرن وایە بێگومان تۆزێک ئەوەی کە مناڵ لەگەڵی مامەڵە بکەیت و تێبگەینی جوڵەکان ئەبێ چۆن بێ چی دروستە چی لەوانەیە هەڵە بێ ئەمانە ئاسان نەبێت تۆزە زەحمەتتر بێ وایە پێم خۆشە باسێکی ئەمە بکەیت مامەڵەکردن لەگەڵ ئەم یاریزانانەیە بە حکمی تەمەنیان تا چەند جیاوازە لەگەڵ یاریزانێکی گەورەیە زۆر قورسە بەڕاستی کە بە مناڵیت هیچ لە ڕاضەکە نازانێت ئەبێت لە یەکەم بۆ لە ئەلفوبێ و پێی بڵێ چۆن لە مەکتەب ئەلفوبێ خوێنێ بێت لە تێنسی شاوا بێت چکە تێنز بەنسبەت خۆم قورسترین ڕاضەیە چکە فەردیە پێشگە ئەوەی یاریزان تۆپێک پێ ئەم ڕاکتەیەکی بەدەستەوەی شەبەکەیەک هەیە تۆپێک هەیە مێزێک هەیە ینی هەیە باڵای بچووکە بەسەری دیار لە مێزەکەەوە کە بە مناڵ بۆ لەمە ئەندازەی مێزەکە بۆ ئەمانش لەگەڵ گەورەکانە ئەندازەیە بەڵام سەختتر نییە کۆنتترۆڵی چون ئەمان دەستیان وڵات چکە مناڵم بەرەوەڵات سەختترە جاری ئەمان باڵیان نزمە دەستیان ناگا بە تۆپەکە ئیتر بەس لەگەڵ مروری زەمنە ڕایەن و ئێستا لەخوا بە زیاد ئەو شتیان تێپەڕانووە بەخۆشحاڵ بەڵێ هەنێ حرەکاتیان پێ دەکەن قاسکە ژێ مێزەکەەوە تۆپەکە لێهاتوە تر فێربوون لەخوا بە زیاد نەسیم تۆ لە کامێک لە جوڵەکانە زۆر باش ئێستا مامۆستا هەردی باسی کروتی چون ئێوە مناڵترن بێگومان تۆزە کۆنتترۆڵی تۆپەکە بۆ ئێوە زۆر زەحمەتترە کامێک لە جوڵەکان هەیە لەم وەرزشە حەزت لێبێت لەوایە زۆر بەتوانابی وڵایە قەتە قەت چۆنە بە پشتی هینەکە جوابای بەدیوە زبرەکەیە ئەمە هەرواشی کردە خۆت بیتە ئەم باڵەن تەهاجمی بی وایە هجومی بیتۆ ئەم دفاعیە ئەفو وایە باشە پێم بڵێ بزانم تا چەند ئەو کەرستانەی هەتە لە ماڵەوە ئاگار لێ ئەیان پارێزی تۆ هەر ڕکتەی خۆتت هەیە بەتایبەت وایە لە ماڵی شۆ هەڵیەگری دوایە تا چەند ئاگار لێ هەیە وای ئیکمە ناو تاکەکەوەی تر دەری ناهێنمە تاک و کاتی تەمرین باشە ئەگەر لێت بگۆڕێت ڕۆژێک لە ڕۆژان بچی بۆ ڕاهێنان لە بیرت بچێتەوە ئەتوانیت بە ڕکتەیەکی تر یاری بکەیت یان هەر بێەوەی خۆت بێ وای ئەگەر بیگۆڕم ناتوان بە ڕکتێکی ترێت لە پاڵەوانەتەکان شەر توانن بە ناتوان ڕکتەی خۆت ئەبێت تۆ ڕۆژانە تەمرین بە و ڕکتەیە کردو ناتوانین بە ڕکتەیشکی یاریکی کاتاتوانن بیهێنن بە پاڵەوانەتەکان هەر بە ڕکتەی خۆیان بەڵێ ئەگەر پیان نەبێ مشکلێ ئەبێ ڕکتێک خۆیان پیان دێ ڕکتێک خۆیان کە ڕۆژانە تەمرینیان دێکردو باشە چکاگە دێ ڕکتەیشکە بێت مەتاتی جیاوازە کۆنتترۆڵ و هەر مەتات و کۆنتۆڵ و دەفعی خۆی جیاوازە تۆ چی محەممەد تۆشە ڕکتەی تایبەت بەخۆتێ وایە بەڵێ لە ماڵشە باش ئاگار لێ لەگەڵ خوشکەکەتا لێت تێکەڵ نابێ نە ڕەنگەکانی جیاوازە بە چی ئازانن دی خۆتانە ئەوەی ڕەنگەکانیان جیاواز و لەگەڵەوەی مارکەکانیشان جیاوازە بۆی کە تێکەڵ نەبێ ڕکتەکانتان وایە بەڵێ دەی باشە مەبەستە هەردی پێم خۆشە بەڕێزت باس لەسەر ئەوە بکەیت کە ئەبێ ڕاهێنەرەکانی ئێمەش لەگەڵ ئەوەی کە مناڵانێکی ئەوە بتوانە پەروەرداکەن بە بەردەوامی ئێوەش خول ببینن تا چەند ئەم خولانە لە کوردستان هەیە وەڵا لەخوا بازابێ خولەکان هەیە ئێمە لەسەر ئاستی جیهان توانیمانە شەهادەی لی بڵۆم بەتر بێنین کە شەهادەیەکی عالەمیە کە ڕاهێنە لە شای سلێمانی ئەم شەهادەیان هەیە و توانیانە ئاستی یاریزانەکان پێش بخەن لەسەر ئاستی مناڵان شاری سلێمانی یەکەمە لەسەر ئاستی عراق یانەکان زۆرن ینی ئاشتیمان هەیە ینی پێشمەرگمان هەیە
یانی سلێمانیمان هەیە مەدرسەیەکی تۆپی سەرمێز هەیە لە شای سلێمانی کە لە قڕگەیە ئەویش لەخوا بەزیابێسە بیسیای زانی لەوێ تەمرین دەکات ڕاهێنەرێکی ئێرانیش هەیە تەمرین بە هەڵبژاردی عێراقکە لە شای سلێمانی لە هۆڵی پایاقەسا. باشە باسی ئەمانمان کرد ئەگەر بە کورتی پێم بڵیت ئەم وەرزشە بۆ کچان بە چ شێوەیە کە ئەوانش ئاستێکی باشانە هەرچەند ئاماژەت بۆ کە بە خۆشحاڵی خوشکی محەممەد یەکێک لە هەڵبژاردەکانی عێراقە بەڵام بە شێوەیەکی گشتی کچانی ئێمەش هەروان باشن شان باڵێک کچانی شای سلێمانی پشکی شێری ئەم بەکوتۆ لە هەڵبژاری عێراقە لەوانە ئەژین ئەوینمانەیە ئانا دلاوەرمانەیە باریمانەیە مەجموعەیش کێ ناوەکانم لە بیرچە داوای لێبوونیان لێکم زۆرم بەڕاستی کچان زۆر باشن لە ئاسی تۆپی سەرمەد لەسەر ئاسی کچان وەکو پێشم وتی پێشمەرگە پار یەکەمی عێراق بوو. بە خۆشحاڵی یەخوای شەڵا ئەم سەرکەوتنانە بەردەوامی هەبێت و سوپاس بۆ دڵسۆزیەکانی بەڕێزت سوپاس بۆ نەسیم و محەممەد ئەمڕۆ لە لای ئێمە ئامادە بوون و هەروەها بە هیوای ئەوەی کە خانەوادەکان هەتاک و ئێستا چۆن هاوکاریان بوون چۆن پاڵپشتیان کردوون هەروە بۆ شێ پاڵپشتیکەرێکی بەتوانە و باشیان بمێنەوە و دەستخۆشیشیان لەکەین بۆ ئەم هەموو پاڵپشتی جوانیان بە خێراتنتانەکەم دووبارە.